سڵای خۆی گەورەتان لەبێ بینەرە ئازیز و خۆشەویستەکان. ڕاگەاندن وەک دەسەڵاتی چوارەم زۆرترین کاریگەری بە سەرکایەکانی کۆمەڵگەوە هەیە، هەم لە خاوکردنەوە و هەم لە براودان بە کێشە کۆمەڵاتیەکان. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و تیشک خستنە سەر لایەنە باش و خراپەکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان کە زۆرترین کەناڵی ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا کار دەکات، بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر سادق حەمەغەریب مامۆستای زانکۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێر، دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری سلێمانی باس لە تەوەری دەستگاکانی ڕاگەاندن و بەرپرسیارەتی پیشەی لە هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا دکتۆر زۆر بەخێربەی. جەنابی دکتۆر یەحیا زۆر سپاس دەکەین کە لەم دەرفەتەدا لە خزمەتانین. ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی بە دەسەڵاتی چوارەم ناسراوە. لە وڵاتی ئێمەدا دەسەڵاتی چەنەمە، ینی توانیوەتی ڕۆڵی تەندروستی خۆی وەکو دەسەڵاتی چوارەم ببینێت، یاخود بەلا ڕێدا براوە یاخود دواکەوتووە لە پرسە کۆمەڵایەتی و سیاسیەکان. بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێستان. بابەتەکە بابەتێکی گرنگە. بە حقیقەت ئەو قسە و بیر و بۆچوونانەی کە لەسەر میدیا ئەوترێ و بەتایبەت لە میدیا لە هەرێمی کوردستانە هەمووی بیر و بۆچوونی ڕێژەیی نسبین. بەمەعنا کاتێک کە جەنابەت پرسیارەکە هێڵی ئایا میدیا دەسەڵاتی چوارەمە لە هەرێمی کوردستانە، بە بەڵێ و بە نەخێر وەڵامی ئەو پرسیارە نادرێتەوە. بەڵام ئەتوانین بڵێن کاریگەری میدیا لە هەرێمی کوردستانە لە هەڵکشاندایە. بەمەعنا میدیا ئێستا بۆتە میوانی ماڵەکان، میدیا و ڕاگەیاندن وەکو 20 ساڵ لەمەوە پێش نییە. ژمارەی میدیاکارەکان زیادیان کردەوە، دەستگا میدیایەکان لە زۆر بووندان لەبەنی دوو قەوسە ئەگەرچی ڕەنگە ملاحەزات لەسەر زۆری دەستگا میدیایەکان هەمێ، بەڵام بتەوێنێت ئەمڕۆ وێنەی میدیایی لە 2010 وەکو وێنەی میدیایی نییە لە ساڵی 2000. کەناڵە ئاسمانیەکانمان کاریگەریان دروست کردووە، ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان بە شێوەیەکی گشتی خەڵکێکی زۆر سەرقاڵی کاری میدیاین، ئەوەی کە ئێستا پەیدا بووە وەکو تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەوانەش دیسان ئەویش پاڵپشتی فراوانبوونی کاری میدیاییە. بەشەکانی میدیا لە زیادبووندان ئەو توێژینەوەی کە لە بواری میدیا نووسراوە دیسان هەر زیادیان کردووە. ئەو جسمەی کە جاران پێوترا میدیا و ڕەنگە لای هەندێک کەس نامبوو بێ، تا ڕێدێکی زۆر ئاشنایی پەیدا کردو. خەڵکێکی زۆرمان پەیدا بوون کە خەریکە ئەبنە ئەستێرە و نەجم، خەڵکێکی زۆر لە ڕێگەی دەستگا میدیایەکان و خەڵک ناسیونی و میدیا توانیوێتی بە ڕێژەیەکی دیارە نسبی ئەویش معانات و کێشەکانی خەڵک نەقڵکە و توانیوێتی بێتە دەلاقەیەک بۆ ئەوەی خەڵک لێەوە کێشە و گرفتەکانی خۆی باس بکە. هەموو ئەمانە یعنی بەڵگەن لەسەر ئەوەی میدیا بۆتە دەسەڵات. بەڵام ئایا ئەتوانین ناوی بڵێن دەسەڵاتی چوارەم؟ چونکە ناوزەتکردنی دەسەڵاتێک بە دەسەڵاتی چوارەم بە معنا جێگەی بە دەسەڵاتەکانی کە لێش کردووە وەکو ئەوان هەژمون و نفوزی هەیە. لە هەرێمی کوردستانە بەداخەوە دەسەڵاتەکان سیما و مۆرکیان دیار نییە، بە معنا تۆ ناتوانین دەسەڵاتی تەنفیزی لە تەشریعی لە قەزایی جیا بکەیتەوە تا بڵێ میدیاش کارێکی سروشتی خۆیەکە. کاتێک میدیا توانێت بێتە دەسەڵاتی چوارەم و مراقبەی دەسەڵاتەکانی کەەوە کاتێک ئەو کاتێک کە دەرک بە ئەهمیەتی میدیا ئەکرێەوە، ئەو کاتەی فعلەن دەسەڵاتەکانی تر کە تەشریعی و تەنفیزی و قەزاییە هەریەکە لە شوێنی خۆی لە جێگەی خۆی ئەتوانێت بە دەوری حەقیقی خۆی هەستی. ئەمڕۆ چاک ئەزانین ئێمە کە حیزب تێکەڵ بۆ بە حکوومەت، پەرلەمان تێکەڵ بۆ بە دەسەڵاتی قەزایی ڕەنگە سەر بەخۆنەوێتە ڕادەیەکی زۆر، یعنی هەموو ئەمانە وای کردووە کە تۆ ناتوانانی بە فعلی بڵێ میدیا وەک چۆن لە ئەڵمانیا، وەک چۆن لە بەریتانیا، وەک چۆن لە سوید، وەک چۆن لە وڵاتێکی پێشکەوتووە هەیە. تەنانەت هەندێک وڵاتی عەرەبی ڕەنگە زۆر لە ئێمە لە پێشتر بن لەوەی کە میدیا توانی بێتی مراقب بێت، چاودێر بێت بەسەر دەسەڵاتەکانی. زۆر باشە کاکتۆر، کەواتە ئەو ڕۆڵەی کە تۆ باسی دەکەی سێ دەسەڵاتەکەی تر کە ڕۆڵەکانیان تێکەڵ بۆ یاخود بەلا ڕێدابراوە یاخود هەژمونی حیزبی بەسەرەوەیە، هۆکارەکە ئەوەیە کە میدیاش هەر ئەم هۆکارانەی توش بووە کە ناتوانێت ڕاگشتی دروست بکات. ئێمە لە هەرێمی کوردستانە یعنی ئەتوانین بەڕاشکایی بڵێن کە میدیا تێکەڵ بۆ بە ئەنجەندای سیاسی، یعنی لە پشت هەموو دەستگا میدیایەکانەوە فەلسەفە و ئایدیا و بیر و بۆچوونێک هەیە. ئەمە ژوا ئەکات کە ئەوەی کە تۆ لێی ئەخوازی مراقب بێ، مراقبێکی بابەتیانە بێ، مۆزوعیانە بێ بەسەر دەسەڵاتەکانی کەوە ناتوانێت بەو ئەرکە حەقیقی خۆی هەستێ. چونکە ئەم میدیایە دوجار ئەجەندای لایەنێک ئیتیجاهێک بیر و بۆچوونێکی دەریکرا و جێبەجێەکە. هەر بۆیە لە کاتی دروستبوونی ئەزمە و قەیرانەکان، لە کاتی دروستبوونی کێشەکانە، لەو کاتێک کە تۆ ئیشت بە میدیا هەیە، ئەم میدیایە مراقبێکی پیشەیانە بێ بەسەر دەسەڵاتەکانی کەەوە ناتوانێت لە 100% بەو ئەرکەی خۆی هەستێت، چونکە ئەوێ ئەجەندایەکی تایبەت جێبەجێ بکە. لە هەرێمی کوردستانە دەستگا میدیایەکان تاوان ئەم قسەشکەیەکەم دیسان قسەیەکی ڕێژەیە، هەندێک دەستگا میدیای ڕەنگە نزیک بۆ بێتەوە لە جۆرێک لە
مراقبەکردن لە چاودێریکردن بەڵام نەیتوانیوە لە 100% مراقب و چاودێرێکی نزیه بێت چونکە لە کاتی دروستبوونی هەندێک حەدەس و ڕووداوی وەکو ڕێفراندۆم وەکو هەڵبژاردنەکان وەکو حەدەسی دڕۆبەڕۆبوونەوەی داعش وەکو هەندێک ئەحداسی پەیوەست بە دەڤەرەکان و دەڤەری سەوز و دەڤەری زەر هەموو ئەو ڕووماڵانەی کە میدیاکان ئەیکەن لە هەرێمی کوردستانە وازەحە ڕوونە کە دابەش ئەبن بەسەر ئەو جۆرە ئایدیا و بیر و بۆچوونانە یعنی کاتێک کە لە بینەرێک لە بیسەرێک لە وەرگرێکی ئاسایی بپرسی لە شقامە ئەم دەستگای میدیایی کە مانگێکە دروست بووە سەر بە چ لایەنێکی سیاسی بە مانگێک ئەتوانێت حکوومەکەت بۆ بە هەندێک دەستگای میدیاییش هەبوون کە زۆر یعنی ویستیان خۆیان وا دەربخەن کە ئەتوانن مراقبێکی نزیه بن بەسەر دەسەڵاتەکان بۆ نەیانتوانی بەڕاستی لە تاقیکردنەوەکان شکستیان زۆر باشە دکتۆر لەسەر ئەو قسەی جەنابەت کەوتت بینەرێک سەیری کەناڵێکی تازە دامەزراوە بکات تێدەگا کە ئەم کەناڵە سەربەلایەنێکی سیاسی یاخود سەر بەخۆیە زۆر جاریش ئەو قسەیە لەلایەن بینەرەوە دەکرێت کە هیچ کەناڵێک ناتوانێت سەر بەخۆ بێ ئەمە مەرجە کەناڵ ناتوانێت سەر بەخۆ بێ و سەربەلایەنێکی سیاسی بێ یاخود ژینگە سیاسیەکەی ماوەی کردووە ئەگەر کەناڵەکان ڕاستەوخۆ سەر بەخۆش نەبن ئەبێ سێبەری لایەنێکی سیاسی بن خۆی ئەم مستەلەحاتانە سربەخۆبوون بێلایەنی هاوسەنگی بابەتی بوون ئەمانە هەمووی دەستەواژە و مستەلەحاتی مەتاتین لاستیکین یعنی تو ناتوانانی وەکو هاوکێشەی کیمیایی تەعامل لەگەڵا بکەی بڵێ ئەم دەستگا ڕاگەیاندنە ئەگەر وای کرد دەستگایەکی ڕاگەیاندنی سربەخۆیە ئەگەر وای نەکرد دەستگایەکی ڕاگەیاندنی سربەخۆ نییە بەڵام ئەوەی کە بەفرۆزە هەمومان کۆک بین لەسەری و دەستگای میدیاکان اتفاقی لەسەر بکەن ئەوەیە بەفرۆزە میدیاکار و دەستگای میدیایی مجموعەی پرەنسیبی هاوبەشن کە مەفرۆزە سەرجەم دەستگای میدیاکان پابند بوون پێ وەکو بۆ نمونە وردیەتی دیقەت لەوەی کە تۆ هەواڵەکە نەقڵ ئەەکەی ڕێژەیەکی زۆر لە دیقەتە هەد بێ لەوەی کە ئەم هەواڵە کێوە نەقڵەکەی و چۆنی نەقڵەکەی بابەتی بی و مۆزوعیانە تەعامل لەگەڵ کێشە و تاوان ئەمەش دیسان هەر ئاو کێشە ینی ئایا بچەنێک بتوانانی بابەتی بوون ڕەچاو بکەی لە کاتی دروستبوونی قەیرانەکە هاوسەنگی بپارێزی بە معنای سەرجەم لایەنەکان لە ناو دەستگای میدیاکەی تۆ خۆی ببینێتەوە یعنی ئەم دەستگای میدیایی تۆ ئەتوانێت ینی سەر بەلایەن و ئیتیجاهێکی سیاسی دیاریکرا و محەدەتیش بێ بەڵام زۆربەی ڕەنگەکان جێگەیان تیا بێت و زۆربەی لایەنەکان بتوانن ڕاو بیر و بۆچوونی خۆیان دەربڕن ئەمەش تەعاان داواکارێکی ئاسان نییە ینی تۆ ئاسان نییە بە دەستگایەکی میدیایی بودجەی بۆ تەرخان کراوە پارێکی زۆری تا سەرف ئەکرێ بۆ ئەوە دامەزراوە ئەجەندایەکی تایبەتی لایەنێکی سیاسی جێبەجێ بکە پێی بڵێ لایەنی بەرامبەرت با حضوری هەبێ با وجودی هەبێ با قسە و بیر و بۆچوونی خۆی تەرح کات یعنی ئەمە بۆ دەستگای میدیاکە خۆی جوانترە ینی وا ئەبێت دەستگایەکی میدیایی خوێنرا و بیسترا و بینرا و یاخود خۆشەویست لای خەڵک ئەوەنی کە بتوانێت ڕێگە بە ڕاو ڕای جیاواز بداوە تەرحی جۆراوجۆر تایە ڕنگ باتەوە ئەمە لە هەرێمی کوردستانە تاڕادێکی زۆر یعنی ئەتوان بڵێن کاڵە لە دەستگای میدیاکانەوە دەستگای میدیاکان لەبەر ئەوەی ئەجەندایەک لە پشتێنە ئەمە ناتوانن لە 100% جێبەجێ بکەن دیسانەوە هەر دووبارەی ئەەکەمەوە پێم خۆشە ئەو هەمیشە مستەلاح دووارن کە مۆزوعەکە ڕێژەیە نیسبیە دەستگای میدیایی وایە توانێتی نزیک بێتەوە لە مۆزوعی بابەتی بوون یاخود لە مۆزوعی دەسەڵاتی چوارەم یاخود لە مۆزوعی چاودێری مراقبەکردن هەموو ئەو ئەهداف و ئامانجە پیرۆز و گەورە و گرانانەی کە لە ئیشی میدیایی مەفرۆزە دەستگای میدیایی هەیە هەندێک دەستگای میدیایی توانێتی نزیک بێتەوە بەڵام ئەوەی کە لە میسالی بوون و نمونەی بوون یاخود لە کتێبە میدیایەکانە باسی لێوە ئەکرێ لە حقیقەتی بابەتی بوون لە حقیقەتی هاوسەنگی بوون لە حقیقەتی وردیەتی و دقت بەدەگمەن لە دەستگای میدیایی لە هەرێمی کوردستانە ڕەچاوێکرێ بەتایبەت لە کاتی دروستبوونی قەیران و ئەزمە و ڕوودا و هەستیارەکانە کە دەستگای میدیایەکە احساس ئەکا کە ئەو ڕووداوە یاخود ئەو حەدەسە تەسیر لەسەر ئەجەنداکەیەکە ڕەنگە نتوانێت ئەو ڕێژە هاوسەنگی بن پارێز زۆر باشە کاک دکتۆر دەچمە شاری هەولێر ئەگەر دکتۆر سادق حەمە غەریب گوێ لە تەوەری بەرنامەکە و بێ کاک دکتۆر سڵاوت لێ بێ و کاتت باش سڵاو لە بەڕێستان دیارە تەوەری بەرنامەکەمان ئەرکی ڕاگەاندن و ڕاگەاندنکاران پیشەیەنە لە هەرێمی کوردستان بە بڕوای بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو شارەزایەکی بواری میدیا ڕاگەاندن لە هەرێمی کوردستان تا چەندە ڕۆڵی بینیوە لە خاوکردنەوە و بەریەککەوتنی تاکی کورد لە ڕووداوەکاندا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێزت و هەروەها بۆ بەڕێز دکتۆر یەحیا و هەروەها بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێ بن دیارە ڕاگەیاندن ئەرکی زۆرە
ئەوە ئەرکێکی گرنگی هەیە و ئەو ئەرکە لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر جیاوازە، لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر جیاوازە و هەروەها لە مێژووی گەشەکردنی خۆشیە ڕاگەاندن هەر لە سەرەتاوە لە پێش زاینەوە هەتاوەکو ئێستا کە چەندین قۆناغی جیاوازی بینیوە لە ڕووی جۆری کارکردنەوە لە ڕووی ئەرکەکانیەوە و هەروەها لە ڕووی جۆری ئەو ئامڕازانەی ڕاگەاندنەوە کە هەر یەکە و لە قۆناغێکی دیاریکراوە سەریان هەڵاوە. بەڵام ئەمڕۆ کاتێک ئەگەر ئێمە سێری کۆمەڵگەی کوردی بکەین و سێری ڕاگەاندنی کوردی بکەین، دیارە ڕاگەاندنی کوردی ئێستا گەشەیەکی بەرچاوی بخۆوە بینیوە لە ڕووی چەندایەتیەوە، واتە لە ڕووی زۆری ژمارەی ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە دەرەچن، ئەو وێزگە ڕادیۆیانەی کە هەن، ئەو کەناڵە تەلەڤیزیۆنە لۆکاڵی و ئاسمانیانەی کە بوونیان هەیە، ئەوە ئەمانەش بەش بە حاڵی خۆیان کاریگەریان لەسەر کۆمەڵگەی کوردی داناوە، بەڵام ئەو کاریگەریە لە ڕووی توێژینەوە ئەبێت توێژینەوەی بۆ بکرین زیاتر بە ئاراستەی ئەرێنی بۆیان بە ئاراستەی نەرێنی. دیارە توێژینەوەش لەو بارەیە ئەنجام درراوە. ئەگەر بێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت هەروەکو دکتۆری حاج ئاماژەی پێکرد، ئەرکی ڕاگەاندن لە کاتی ڕوودا و قێرانەکاندا، لە کاتی گۆڕانی کاریەکاندا و لە کاتی ئاڵۆزی و پشێوی و ململانەی و کێشەکاندا قورسترە بێ، چونکە ئەو ئەرکە پێویستە بە ئاراستەی کۆتایی هێنان بێ بە کێشە و ململانەکان، بە ئاراستەی کۆتایی هێنان بێ بە قەیرانەکان، بە ئاراستەی خاوکردنەوەی قەیرانەکان بێ و بە ئاراستەی ئەوە بێ کە لایەنەکانی قەیران لێکتر نزیک بکاتەوە. ئەمە بەچی ئەبێ؟ ئەمە بەبوونی پلانێکی ئەکادیمی زانستی ئەبێ لە دامەزراوە میدیایەکاندا، هەر یەکێک هەر جۆرێک بێدە و دامەزراوە میدیاییە کە ئەو پلانە ئەگەر بابەتی نووسرا بێ لە ڕۆژنامەکاندا یان لە ڕادیۆکاندا و یان لە پرۆگرام و بەرنامەکانی کەناڵ ئاسمانیە لۆکاڵیەکان و کەناڵ ئاسمانیەکان بێت و یان کەناڵە لۆکاڵیەکان بێ، ئەبێ بە شێوەیەک بێ کە بتوانێ چارەسەر بۆ قەیرانەکان بدۆزێتەوە، بە شێوەیەک بێ کە بتوانێت لایەنەکانی قەیران لە یەک نزیک بکاتەوە. زۆر باشە ڕاگەاندن چڕ بێتەوە کە چۆن چین و توێژەکانی کۆمەڵگە لە یەک نزیک بکاتەوە. زۆر باشە ئاماژەت بە تێکەڵاوی یاخود تێکەڵکێشی دەستگاکانی ڕاگەاندن کرد لەگەڵ قەیرانەکان. بە بڕوای بەڕێستان وەک شارەزایەکی بواری ڕاگەاندن، میدیا لە هەرێمی کوردستان بەشێکە لە قەیرانەکان یاخود دەیەوێت چارەسەری قەیران بکات؟ لە ڕاستیە خۆی ڕاگەاندن ئێستا لە هەرێمی کوردستان بە پێی توێژینەوەکان لە کاتی کێشە و ململانەکاندا، لە کاتی ڕووداوەکاندا و لە کاتی قەیرانەکاندا زیاتر ڕۆڵێکی نەرێنی بینیوە. ئەمە نە قسەی من بێ، بەڵکو ئەمە لە چوارچێوەی توێژینەوەی مەیدانی، توێژینەوەی ئەکادمی، توێژینەوەی زانستی لە ئاستی دکتۆرایە ئەمە ڕوون بووێتەوە لە ڕێگەی فۆرمی ڕاپرسیەوە، بە تایبەتی بۆ بژاردەکانی کۆمەڵگە، چ بژاردە سیاسیەکان بێت، چ بژاردە ڕۆژنامەوانیەکان بێت، چە بژاردە بێلانەکانی کۆمەڵگی کوردی بێت کە زۆربەی هەرە زۆریان تەنانەت خودی میدیاکارەکانیش ڕایان لەسەر ئەوەیە کە میدیا لە کاتی ئاڵۆزی و کێشە و قەیرانەکاندا نەبووە بە بەشێک لە چارەسەر و نەیتوانیوە ڕۆڵێکی نێوەنگیری لێک نزیکردنەوەی لایەنەکانی قەیران ببینێ، نەیتوانیوە ڕۆڵێک ببینێت کە چین و توێژەکانی کۆمەڵگە لێک نزیک بکاتەوە کە ئاشتەوایی سیاسی، ئاشتەوایی کۆمەڵایەتی بەرجەستە بکە، بەڵکو زیاتر بەرنامە و پرۆگرامەکانیان زیاتر بە ئاراستەی لێکترازانی زیاتری کۆمەڵگی کوردی بووە، دوورکەوتنەوەی زیاتری لایەنەکانی قەیران بووە، واتە لایەنە خوڵقێنەرەکانی قەیران بووە و زیاتر توانیویەتی ئەو شیارەی نێوان حیزبەکان گەورە بکە، زیاتر بکە و هەروەها سەرنجی خۆی زیاتر لەسەر خاڵە دوورەکانی نێوان لایەنەکانی قەیران چڕ بکاتەوە، نەک خاڵە هاوبەشەکان، کە ئەوەش دەرەنجامەکەی ئەوە بکە توانیوێتی یان ڕۆڵێکی نەرێنی بینوە لە قەیرانەکانداوە، زیاتر هۆکاریشی لێکترازانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی کۆمەڵگی کوردی بۆ نەک نزیک بوونەوە. زۆر سپاس دکتۆر گیان بۆ پرسیارەکانی داهاتوو. دەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڕێز دکتۆر یەحیا، دەبینین کە بۆ پێی کە زۆرترین کەناڵ لە هەرێمی کوردستان هەیە و بەشێک لەو کەناڵانەش بەهۆی کە دراما پێشکەش دەکەن، بەشێک لە هاوڵاتیان بە تایبەتی خانمان کاتەکانی خۆیان بە سیرکردنی ئەو درامایانەوە لە ماڵەکانیان بەسەر دەبن. بە شێوەیەکی گشتی ئەو جۆرە میدیایانە
هەوڵی پاراستنی خێزان دەدەن بە شێوەیەکی ئامانجدار دراماکانیان دەخەنە ڕوو یاخود بە پێچەوانەوە ئەوەی کە پێشکەشی دەکەن لە زیانی لێک هەڵوەشانی خێزان و پچرانی شیرازی کۆمەلگا تاوە دەبێت. مەڵەخۆی لە نەبوونی بەدیلە تۆ ناچاری پەنابەریتە بەر هەموو شتێکانی سەلارێمی کوردستانە بەداخەوە لەبەرەوەی ئینتاجی محلی نییە بەرهەمی خۆماڵیمان نییە و ینی قەیرانێکی قوڵ هەیە لە بەرهەمی خۆماڵی کوردیە کەناڵە ئاسمانیەکان و محلەکانیش پەنابەنە بەر پیشاندانی درامایی جۆراوجۆر لە وڵاتانی دەوروبەرەوە و ئەمە وای کردو بەڕاستی کەلتورێک نەقڵ بێ بۆ ناو هەرێمی کوردستان کە نامۆیە بە کەلتوری ئێمە و مەفرۆزە تۆ یعنی لە هامشی پەخشکردنی تەلەڤیزیۆنی تا پەنابێتە بەر هەندێک زنجیرە تەمسیلی بیانی نەک هەموو سەرجەم ڕۆماڵی کەناڵە ئاسمانەکانت وە محلەکانت بریتیوە لە پیشاندانی درامای وڵاتانی دەوروبەر یاخود وڵاتانی تر ئەمە بەڕاستی قەیرانەکە کەناڵە ئاسمانەکان و تەلەڤیزیۆنەکان دروستیان نەکردو بەڵکو ئەو فەراغەیە کە لە هونەری کوردیا هەیە و دراما کوردیەکان نایانتوانیوە ئەو فەراغە پڕکەنەوە کە بینەری کورد کە وەرگری کورد بەوە ئیشباع بێەوە تێرە بێەوە پێداویستێکی ڕۆحی و زێنی خەڵکە خەیاڵی خەڵک بەوە تێر ئەبێ کە تۆ زنجیرە تەمسیلێک ببینی بەڵام دیار لە اختیارکردن و هەڵبژاردننی زنجیرە تەمسیلەکانە هەندێک لە تەلەڤیزیۆنەکان لە کەناڵە ئاسمانەکان موفق نەبوون لەوەی کە ئەم درامایی کە نەقلیەکەن نزیک بێ لە کەلتور و لە سەقافە و ڕۆشنبیری ئەیان تۆ کە هی خۆت نییە بە حەلەقەل درامایەک نەقڵەکە نزیک بێ لە کەلتور و لە سەقافە و لە ڕۆشنبیری ئێمە تۆ هەندێک زنجیرە دراما کە لە مەکسیک و لە هەندی وڵاتەوە دێ بۆ ئێرە یعنی کە ئەسڵەن یعنی هیچ مشترکاتێک لە نێوان ئێمە نە دینمان نە کەلتورمان نە سەقافەت هیچ شتێکمان بێکەوە کۆمان ناکاتەوە تۆ دێت ئەمە نەقڵەکەی و دۆبلاجەکەی تەرجمەیەک بەبێ سانسۆرێک بەبێ چاودێریەک بەبێ ئەوەی کە ڕەچاوی بەهای خێزانی بکەین جا هەندێک لەو درامایانش کە لە وڵاتانی کە ڕەنگە پەخش بکرێ من معلوماتی دقیق نییە بەڵ ڕەنگە لە کاتێکی وا نەقڵکرێت کە منداڵ نەیبینێ یاخود بۆ سن و ساڵێکی معەن بێت تەمەنی لەسەردا بنرێ ڕەچاوی ئاستی باردۆخی خێزام کرێ بەداخەوە لە هەرێمی کوردستانە بەیانیان لێدرێ عەسر لێدرێ ینی کاتێک لێدرێت کە مناڵ و گەرمەی تاقیکردنەوەکانە ینی ئەمە وای کردو بەڕاستی جۆرێک لە پاشاکردنی فەوزا هەبێ لە پیشاندانی ئەو جۆرە درامایانە و لێپرسینەوە نەبێت لەوەی کە ئەمە چی پیشان ئەدرێ ئەنجا هەندێک دراما هەیە ئەڵقەی یەکەم و دۆم و سێمی کابرا بینیوێتی ئەوانی ترنی نازانێت چی ڕۆیە هەر وردە وردە دۆبلاجەکرێ و پەخش ئەکرێت و نازانین دوای چی ڕۆیە نابێ هەموو حساباتی خۆت بکەیت کە ئەم زنجیرە درامایی کە پیشان ئەدرێ لە هەندێک لە وڵاتە پێشکەوتوانە من جارێک لە کتێبێک خوێندمەوە بۆ ئەوەی درامایەک پیشان بن بۆ وڵاتی خۆیان سامپڵێک دێن لە هاوڵاتیان لە شوێنێکە لە قایەکە لە هۆڵێکە کۆیانەکەنەوە و دراماکە هەمووی پیشان ئەدرێ بۆ ئەو سامپڵە لە هاوڵاتیان هاوڵاتیان پزیشکێکی تایە ژنێکی ماڵەوەی تایە مامۆستایەکی زانکۆی تایە کرێکارێکی تایە ینی تەبقات و چینی جۆرا جۆری مجتەما پیشان وەکو تێست درامەکان پیشان ئەدرێ ئایا چەندێک تەقبولی ئەکەن فۆرمێکی ڕاپرسیان پێ ئەدرێ چەندێک لەگەڵ ئەو درامان اینجا پاشان پیشان ئەدرێ بۆ خەڵک لای خۆمان لە هەرێمی کوردستان ڕەنگە چەند کەسێک پێکەوە کۆبنەوە ئەو درامایانە تر لە ڕێگەی دزینەوە بێ لە ڕێگەی هەرزان دەستکەوتنەوە بێ لە ڕێگەی ئەوەی کە ئێستا جۆرێک ئەو کەناڵە محلەکان بە تایبەتی سانسۆرێکیان بەسەرەوە نیە ئەمە بەڕاستی یعنی مەفروض هەموو لای بێنتە سەر خەت وە خۆشبەختانە مامۆستایانی ئاینی کۆمەڵناسان یعنی خەڵکانی زۆر قسەیان لەسەر ئەو بابەتە کردوە ئێستا وازم ڕێژەکەی تۆزێک تەخفیف و کەم بووەتەوە یعنی هەندێک لە کەناڵە ئاسمانیەکان ڕەچاوی ئەو بارودۆخەی هەرێمی کوردستانەکان و بیریان لەو کردۆ فعلەن ئەمە لەگەڵ قیەم دکتۆر گیان بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو شارەزایەکی بۆری ڕاگەاندن تا چەندە بڕوات وایە کە بەشێک لەو درامانەی کە هەندێک کەناڵ کە تایبەتن بە پەخشکردنی دراما و بجەیەکی زەبەلاحیشیان بۆ سەرف دەکرێت ئامانج بە شێوەیەکی ئامانجدار ئەم کارە بکەن بەوەی کە تیۆریەک هەیە دەڵێت تەواوی دراماکان هی ئەو کەناڵانە کە زۆربەی کات دەسەڵات لە پشتیوەتی ئافرەتان لە ماڵەوە بە سیرکردنی فیلم و دراماکان مەشغوڵ و غافڵگیر دەکەن پیاوانیش لە شەقام و دوکان و سەرکارەکانیان بەگەمە سیاسیەکانەوە سەرخاڵ دەکەن خۆشیان کەوتونەتە لوژدانی داهاتی وڵات و خواردنی قوتی ئەو خەڵکە ئەمە تا چەند لە واقع و نزیکە یعنی خۆی ئەمە خوێندنەوەیەکە بەڵام دارەبەشت بە پرنسیب و بە دلیل و بە بەڵگە و بە پرنسیبی زانستی و بە بەڵگە تۆ قیاس و پیاوانی بکە تا چەندێک فعلەن ئەوانە ئامانجیان ئەوەیەوە بۆ ئەو کارە ئەکەن بەڵام ڕەنگە لە کۆتایە بڕژێتە خانەی ئەوە یعنی تۆ ناتوانانی بڵێ بۆ ئەمە کراوە بەڵام ئەتوانی بەڵگە لەسەر ئەوە بێنیتەوە کە فعلەن ئەو درامانە جۆرێک لە سڕبوون و تەخدیر بۆ خێزان دروستەکە وای لە کات کە دوورکەوێتەوە لە معانات حەقیقی و مەشاکلەکانی و ئەو درامایانە واقعێک و واقعێکی خەیاڵی پیشانایات کە دوورە لە واقعی مجتمعی ئێمە بە دەست
بەیان قەیران و کێشەوە ئەناڵێنین ئەو ئەسڵەن جۆرێک لە ئیحباط بۆ خێزانی کوردی دروستەکە بە گیرفانی خاڵیەوە بیر لە خێزانێکی دەوڵەمە نەکاتەوە بە بارودۆخێکی نەخوازراوە بیر لە ژیانێکی یعنی میسالی و نمونەی ئەکاتەوە ڕەنگە ئەستەن کێشە لە نێوان ژنومێردا دروست بکەوە دادگاکان و باحیسە ئیجتیماعیەکان زۆر باس لە هەندێک دیاردە ئەکەن کە لە کۆمەڵگەی کوردیا دروست بووە لە پاش ئەم درامایانە باسی مناڵەکەن باسی هەرزەکارەکەن باسی خێزانەکەن کە بەشێک لە کێشەکانی خێزان ڕەبت پەیوەستەکرێتەوە بەو کاریگەربوون بەو درامایانە کە ینی واقعێکی ڕەنگە ئەسڵەن ئەو مجتەمەعاتانی کە ئەو واقعەش بۆ ئێمە نەقڵەکەن خۆیان بەو شێوازە نەبن بەڵام ینی جارە ئەسڵەن ئەو پەیوەندە ناشەرعیانەی کە پیشان ئەدرێ لە هەندی لە زنجیرە درامانەکە زۆر دوورە لە بەهاوقیەمی ئێمە یعنی هەمووی ئەوێ ئەو ئاماجە پێک کە پیاوێک لەگەڵ ئافرەتی خێزانێکی کە علاقەی هەیە و ئەوش لەگەڵ ئەوە علاقەی هەیە و پەیوەندیان هەیە یعنی ئەوێ ئەو وێنای ئەو مجتەمەعەوە پیشان بۆ نمونە مجتەمەعی تورکی من تەسەوڕ ناکەم مجتەمەعی تورکیش بەو شێوازە بێت کە ئەو درامایانە پیشانی ئەن بەس دیارە بازاری گەرمە و جۆرێک لە بۆتە بازرگانی و تیجارەت و کاسپی هەندێک لەو درامایانە ڕێکلام بۆ خۆی ڕائکێشێ ئەمە وای کردو کە ئەوەی کە پێوترێ پرەنسیب و بەها پێوترێ بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کە ئەم خاوەن کەناڵە ئەوەی کە ئەم کەناڵای با بەڕێوەکو جناوە بودجەیەکی زەبەلاح بۆ تەرخانکراوە بیر لەوە نەکاتەوە کە ئایا ئەمە چ کاریگەریکی لەسەر خێزان هەیە و چ تەئسیراتێکی سەلبی دروستەکە و ئەمە دوای پێویستی بە چارەسەرکردن هەیە ئایا ئەمە ئەوەندە مصلحی ئیجتیماعی و باحثی ئیجتیماعیمان هەیە ئایا ئەمە نابێتەوە کێشە بۆ دادگاکان جارێکی مەفروضە دادگاکان خۆیان بێنە سەرخەت داواکاری گشتی بێتە سەرخەت و خۆشبەختانە لە هەندێک شوێنش قسە کراوە شدوتراوە کە مەفروضە ئەم جۆرە حاڵەتانە بوەستێنرێەوە ڕەچاوی بارودۆخ و قێمی زۆر باشە. دکتۆر گیان دیمولای بەڕێستان بەرز دکتۆر سادق حەمە غەریب لەگەڵ دکتۆر یحیا باسیەوەمان کرد کە کاریگەری کەناڵەکان یاخود درامای بەشێک لە کەناڵەکان بەسەر خێزان و تاکی کوردەوە چیەوە بەڕێزیشتان بێگومان گوێبستی ئەم بەشەی لە گفتوگۆکەمان بوون. پرسیارم بۆ بەڕێستان ئەوەیە کەناڵەکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کار بۆ پاراستنی ڕەسەنایەتی کللتوری کورد دەکەن یاخود پێچەوانەی ئەم کللتورە ڕەسەنە هەنگاویان ناوە. بەڵێ گوێبستی گفتوگۆکەتان بووم دیارە کاتێک کە باس لە کاریگەری ڕاگەاندن دەکەین وەڵام حەز دەکەم زۆر بە کورتی لەسەر چەمکی کاریگەری ڕاگەاندن بوەستم و ئەو کاریگەریە لەکەیەوە چۆن سەری هەڵاوە ئێمە بۆ ئەڵێن کاریگەری ڕاگەاندنایە بە شێوەیەکی کردداری ئەو کاریگەریە هەیە دیارە دوای سەرهەڵدانی دوای دروستبوونی ڕادیۆ لە بیستەکانی سەدەی ڕابردووە ساڵی 1938 گەنجێک بە ناوی ئۆرسۆن وێڵز لە ئەمریکا لە ڕادیۆی CBS ئەمریکیەوە کاتێک کە خەڵک نزیکەی 6 ملیۆن ئەمریکی گوێبیستی ئەو کاتە حەفلەیەکی ئاهەنگێکی مۆسیقی بوون هەواڵێکی بەپەلە هاوتیان لە هەواڵەکە باسیەوەیە کرد کە گوایە لە مەرکەبەیەکی فەزایی هاتۆ خەریکە کاریگەری بە شێوازێک لە شێوەکان کاریگەری لەسەر ئەمریکا دانێ خەڵک زۆر تووشی شەڵەژان بوو پاشان هەواڵەکە چۆ سەر حەفلە مۆسیقەکە جارێکی تر هاتەوە شاد حاڵەکانی وەرگرت و دیسان چۆ سەر حەفلە مۆسیقەکە جارێکی تر هاتەوە ئۆرسۆن وێڵز باسی لەوە کرد کە ڕۆژنامە نووسەکان لە شوێنی ڕووداوەکەوە لە شوێنێکی نیویۆرک خەریکن بەڵێ ئەوە مەرکەبەیەکی فەزاییەوە هاتوو خەریکە لەوانەیە ئەمریکا داگیر بکە حاڵەتێکی شەڵەژانی وا لە ئەمریکا دروست بوو کە خەڵک پەنای بۆ پۆلیسە بەر پۆلیسی ژەوت ئێمەش نازانین چییە ئێمە شتەکەمان لە ڕادیۆ بیستووە خەڵکێکی زۆر زەرەری مادی لێکوت زەرەری معنەوی لە ڕووی دەرونیەوە شڵەژانێک دوای ئۆرسۆن وێڵز خۆی لە ڕادیۆکەوە وتی ئەوە تەنها درامایەک بوو هیچ نەبوو خەڵکەکە تووشی ئارامی بوو بەڵام مەترسێکی زۆر گەورەی دەرونی و مادی بۆ خەڵکی ئەمریکا دروست بوو لەو کاتە بەدواوە کاریگەری ڕاگەیاندن لەسەر کۆمەلگە و لەسەر تاکەکانی کۆمەلگە دروست بوو و تەنانەت لەوە بەدواوە تیۆریەکی سەری هەڵا بە ناوی تیۆری کاریگەری ڕاگەیاندن یان کاریگەری ڕاستەخۆ یان تیۆری گولەی سیحراوی ئەو کاتە تا ئێستا ڕاگەیاندن بەپێی گەشەکردنی ئامرازەکانی ڕاگەیاندن کاریگەریەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بووە تەنانەت لەو کاتە بەدواوە ئەیانوت خەڵکی لەسەر بیر و ئایدیا و باوەڕی ڕادیۆکانیان واتە ئەوەی گوێی بۆ ئەگرن ئێستا بەڕێستان زیاتر تەرکیستان لەسەر کەناڵ ئاسمانیەکانە بەڵام ئێمە ئەوەمان لەبیر نەچێ ئێستا ڕادیۆ لە زۆربەی وڵاتانی دنیا بەهۆی ئەو تایبەتمەندیانەی کە هەیەی
ئاسان بەکارهێنرێت لە هەموو شوێنێک بەکارهێنرێت زۆر تەکنۆلۆژیایکی وای ناوێ لە مۆڵەکان لە شوێنە گشتەکان لە قاوەخانەکان لە پارکەکان لە سۆپەرمارکێتەکان لە ناو سیارە لە هەموو شوێنێک کاریگەری لە هەندێک کۆمەڵگە بەپێی توێژینەوە نوێیەکان لە تەلەڤیزیۆن زیاترە ئێستاش بۆیە بەو بە رادیۆکانیش و بە ئەمڕازی بە کەناڵە تەلەڤیزیۆنەکانیش بەڵێ کاریگەریەکی ڕاستەو خۆیان هەیە لە سەرتاکانی کۆمەڵگا زۆر جار ڕۆشنبیری ئەچێنن لە ناوناخی خەڵکە کاریگەری ڕاستە خۆیان هەیە هەندێکیان کاریگەری درێژخایانیان هەیە ئەوەی بەڕێز دکتۆر باسی کرد مەسلەی دراماکان ئەو درامایانە لە ئەنجامی تیۆریەکانی لاساییکردنەوە تیۆریەکانی دووبارەکردنەوە و ئەوانە کاریگەریان بە مروری زەمن بە لە کاتێکی درێژخایانە زۆر خراپ لەسەر کۆمەڵگە ئەبێ چونکە ئەو درامایانە لە کۆمەڵگەیەکی ترەوە هاتوون ڕەچاوی دابوونریت و ئەخلاق و دین و ئاینی کۆمەڵگەی ئێمە ناکەن پسپۆڕێکی بواری میدیایی پسپۆڕێکی بواری ئاینی پسپۆڕێکی بواری یاسایی پسپۆڕێکی بواری کۆمەڵناسی پسپۆرێکی بواری ڕاگەاندن بڵێن هەڵەنجانی بۆ نەکردەوە یان شیکاری لەسەر نەکردووە هەروە دێت و لە کەناڵێکەوە پەخشەکرێت دوایی کاریگەری زۆر خراپ لەسەر کۆمەڵگەی ئێمەدانێ و بەپێی توێژینەوەکانیش لەسەر کۆمەڵگەی ئێمە بەڵێ ڕاگەیاندن بە تایبەتی دراماکان و پرۆگرام و بەرنامە هێنراوەکان لە کۆمەڵگەکانی ترەوە بۆ کۆمەڵگەی ئێمە لە دەرەنجامی نەبوونی بەرهەمێکی ناوخۆیی و بە ئەجندایەکی تایبەت لە هەندێک کەناڵەوە کە هێنراون ئەجندای تایبەت بەمەوەستن بە ئاراستەی تێکدانی کۆمەڵگەی کوردی یان ئاساییکردنەوەی هەندێک بواری ئێتیکی و ئەخلاقی کە لە کۆمەڵگەکانی تر لەوانی ئاسایی بەڵام بۆ کۆمەڵگەیەکی کوردی نائاساییە یان هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی خێزانەکان کە بۆ کۆمەڵگەی کوردی ئێمە نامۆیەوە مەترسی ڕیشەیی بۆ سەر کۆمەڵگەی ئێمە هەیە هێنراون ئەوانە کاریگەری زۆر خراپیان لەسەر کۆمەڵگەی ئێمە داناوە کە من ئەڵێم زۆر خراپ بە توێژینەوە ئەڵێم زۆر خراپ کە تەنانەت یەکێک لەو توێژینەوانە من خۆم کردم لەسەر ئەوەی کە ڕاگەانی کوردی چەند کاریگەریە نرێنی هەبووە لە بواری توندوتیژی خێزانی لە بواری ئاشتەوایی خێزانی لە بواری لێکترازانی خێزان گەیشتمە ئەو دەرەنجامەی کە بەڕاستی کاریگەریەکەی مەترسیدارە لەسەر کۆمەڵگەی ئێمە هەموو بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق بەرزبوونەوەی جیابوونەوەی خێزانی بۆ نمونە نەمانی سیلەی ڕەحم نەمانی خۆشەویستی ئاسایی بوونەوەی هەندێک تەسەڕفاتی پەیوەست بە دابوونەریتی ڕستنی کۆمەڵگەی کوردی لە نێوان دایک و باوکە لە نێوان کوڕ و دایک و باوکە لە نێوان نەوەکانە لە نێوان خێزانەکانە ئەمە هەمووی کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگەی ئێمە داناوە و ئەمانە لە هیچ وڵاتێکی دنیا بەو شێوە ڕەهایە نییە ئێستا من ئەگەر میدیای کوردی بە تایبەتی هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی لۆکاڵی خۆمان بچێنم وەکو ماڵێکی بێدەرگا و پەنجەرەیان لێ هاتووە ینی بینایەکی بێدەرگا و پەنجەرەیە بە ئارزوی خۆیان شتی لێتە ژێر و ژوورە و خۆراک و معریفیش چێتە دەرەوە ئاخر خاڵێک کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئەوەیە لە ڕاستیە ڕاگەیاندن بۆ کۆمەڵگە وەکو دەمارەکانی خوێن وایە بۆ لەشی مرۆڤ ئەو دەمارانەی خوێن چۆن خوێنەگەن بە هەموو مولولەکانی لەشی مرۆڤ میدیاش بۆ کۆمەڵگە ئەبێ خۆراکی معریفی هۆشیاری بگەێنێ بەڵام قسە لەسەر ئەوەیە چ خۆراکێکی معریفی هۆشیاری ئەگەێنێ ئەگەر ئەوەی کە مرۆڤ ئەیخوا ناتەن دروست بێ ئەوە بێ کە پزیشک ڕێگەی پێنەداوە سێرەکەی مەترسی بۆ سەر ژیانی ئینسانەکە هەیە بۆیە میدیای ئێمە ئەمڕۆ پسپۆڕانی بواری ڕاگەاندنیان نهێنا وەکو چاودێرێک یان وەکو ڕاوێشکارێک لە کەناڵەکان دایانێن بۆی بزانن چه خۆراکێکی معریفی میدیایی و هۆشیاری بە تاکی کۆمەڵگەی کوردی بدەن بۆیە کاریگەری زۆر خراپی لەسەر کۆمەڵگەی ئێمە داناوە زۆر باشە دکتۆر دەبێت لە میدیاکانی ئێمە یان ڕاوێشکاری میدیایی هەبێ و ڕاوێشکاری کۆمەڵاسی زۆر باشە ئاماژەت بەو لایەنە خراپانە کرد کە بەشێک لە ڕاگەاندنەکان هەیەنە بەسەر کۆمەلگاوە بەسەر خێزانەوە بەشەکەی تریان بریتین لە کەناڵەکانی پارتە سیاسیەکان کەناڵەکانی لایەنە سیاسیەکان ئەوەنە کە بەردەوام لە ڕووداوە سیاسیەکاندا ناچارن وەکو کیانە سیاسیەکان ڕوبەڕووی یەکتر ببنەوە بەریەک بکەون لە بری ئەم نەمەتە گەرمەی کەناڵە حیزبیەکان بە تەواوی کەناڵە حیزبیەکان لە هەرێمی کوردستان باشتر نییە کە پرۆسەیەکی خاوکردنەوەی کۆمەلگا لە ڕێگەی کەناڵەکانی ئاسمانیەوە ساز بکرێ بەوەی کە پرۆسەیەکی وڵاتسازی پرۆسەیەکی ئاشتەوایی کۆمەڵایەتی دروست بکرێ تا ماوەیەک هاوڵاتیان لە پشوویەکی دەرونی دابن بەوەی کە لایەنە سیاسیەکانیش چاو لە کەناڵەکانیان بکەن وەک بڵێ
قۆناغێک بڕۆنە دواوە لەوەی کە گەرم بن لە بەریەکەوتنی سیاسی لە ڕوبەڕووبوونەوە یەکتری لە جۆشدانی دەرونی هەوادارەکانیان. دیارە پرسیارەکەی بەڕێزت زۆر ڕەهەندی گرنگی لە خۆ گرتبوو. من هەر لە بەرنمەیەکی تر لەم کەناڵە بەڕێزەی ئێوەوە باسم لەوە کرد کە پێویستە چۆن سیاسیەکان لەسەر مێزێکی کۆ ئەبنەوە باس لە پرسە سیاسیەکانەکەن، باس لە ڕێکەوتنە سیاسەکانەکەن، باس لە لێک نزیک بوونەوەکەن، چارەسەرکردنی قەرانە سیاسەکانەکەن. من هەر لێرەوە جارێکی ترش باسم کرد و ئێستش تاکید لەسەر ئەوە جەخت لەسەرەوەکەمەوە کە پێویستە میدیاکارەکانی هەرێمی کوردستان بە هەموو دەستگاکانەوە چ نووسراو بێت، چ بیستراو بێت، چ بینراو بێت، تەنانەت سۆشیال میدیا و ڕۆژنامەنووسی ئەلکترۆنیش بێ، ئەوانیش بتوانن لە ڕاستی کۆنفرانسێک ئەنجام بدەن یان گفتوگۆیەکی ئەکادمی زانستی نێوان خۆیان ئەنجام بدەن بۆ ئەوەی بتوانن بە تایبەتی لە کاتی قێران و ململانێ و کێشە و ئاڵۆزیەکاندا چۆن ڕەفتار بکەن و چۆن بەرپرسیارانە ئەرکی میدیایی ڕاستەقینەی خۆیان ئەنجام بدەن بۆی بەشێک نەبن لە قێرانەکان بەڵکو بەشێک بن لە چارەسەر. ئەگەر ئەوە نەبێ، چونکە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی یاسایەکی تایبەتمان نییە بە تەلەڤیزیۆن یان بە تەلەڤیزیۆن یان بە رادیۆ یان بە سۆشیال میدیا، ئەوەی کە هەمانە یاسایە کە تایبەتە بە ڕۆژنامەگەری نووسرا و کە ئەویش لەگەڵ ڕێزمە لەگەڵ ئەو پێشکەوتنە یەی ئەمڕۆی ڕۆژنامەگەری نووسراویش یەک ناگرێتەوە، چونکە ئێستا ڕۆژنامە نووسراوەکانیش بەشێکیان لقێکی ڕۆژنامە ئەلکترۆنیان هەیە کە یاسا و ڕێساکانی جیاوازە لەوە و لیژنەیەکی باڵای ڕاگەنیشمان نییە لە هەرێمی کوردستان. بۆیە ئەو ئاڵۆزیە ئێمە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان لە ناو میدیای ئێمە ئەبینین ئەمڕۆ نەک هەر زەرورە بەڵکو زۆر پێویستە کە میدیاکارەکان بەرپرسیارانە مامەڵ لەگەڵ ڕووداوەکان بکەن، تەنانەت بە حیزبیەکانیشەوە. خەڵک هەیە لێرە زۆر گرنگە. من زۆر جار لە تەنانەت لەوانەیە لە سۆشیال میدیاشا باسی ئەوەم کردبێ، زۆر جا سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەسەر مێزێکی گفتوگۆ دائانیشن، چاو قاوە ئەخۆنەوە، میوە ئەخۆن بە یەکەوە پێەکەنن. بەڵام من کاتێک وەکو پسپۆرێکی باری ڕاگەنە سەیری کەناڵە میدیایەکانیانەکەم، میدیاکارەکان گەرمترن لە سیاسەکان، واتە چۆن لە فارسە کاناڵێک کاسە لە ئاش گەرمتر، ئەوان زیاتر گەرمن، زیاتر چەمک و دەستەواژەی لێکترازان و ناکۆک و ناتەبا بڵاوەکەنەوە، ئەوان زیاتر هۆکاری لێکترازان، ئەوان بە یەکەوە قاوە ئەخۆنەوە کە ئەما بێ پێچەوانە بێ. واتە ئەگەر کەناڵێکی سیاسیمانە بێ لە هەرێمی کوردستان، ئەو کەناڵە حیزبی بێ بەڵام نابێ ئەرکی میدیایی خۆی حیزبی بێت. ئەگەر کەناڵێکمانە بێ شخصی بێ، ئەبێ ئەرکی میدیایی لە چوارچێو ئەرکە ڕاستەقینەکانی ڕاگەیان نەبێ. هیچ عیبەیەک نییە ئەگەر کەناڵێک حیزبی بێ لە هەرێمی کوردستان، بەڵام عیبە ئەوەیە ئەو کەناڵە تەنها و تەنها زوومی کامێراکەی حیزبەکەی خۆی و بەرژەوەندی حیزبەکەی خۆی ببینێ، بەڵکو بەرژەوەندی هەموو چین و توێژەکانی تری کۆمەلگە فەرامۆش بکە کە بەداخەوە میدیای حیزبی ئێمە ئاوایە. ناڵێم هەمویان وەکو یەکوان، ناڵێم هەمویان وەکو یەکوان وەکو دکتۆر و تیشتەکان ڕێژەین، بەڵام هەر هەمویان بە ڕێژەیەکی بەرچاو ئەو بابەتیانتیا ڕەچاوە. زۆر باشە دکتۆرگیان، بۆ ئەم بەشەی گفتوگۆکەمان جارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڕێز دکتۆر یحیا، هەر پێویست بە بابەتەکانی جۆشدانی هاوڵاتیان و خاوکردنەوەی تاکی کورد لە بەردەم تەلەڤیزیۆنەکان لە ڕوبەڕۆبوونی یەکتری لە شەقامەکان لە شوێن کارەکان، پێ دوایە کە ئەگەر سامپڵێک وەرگین میدیای کوردی تاکو ئێستا هەوکارێک بووە بۆ تێکدانی ئاسایشی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان یاخود ئەو ئاسایشە دەپارێزێتە هەنووکەش؟ من ئضافە بۆ قسەکانی تۆر سادق کە باسی قاوە خواردنی کرد، وابزانام قاوە خواردنەکە نەقل بۆ سێوە خواردن و پرتەقاڵ و کباب خواردن و شتی زۆر شتی تریش. بە حقیقەت واقعێکی تاڵە کە سیاسیەکان پێکەوە کۆ بنەوە میدیاکاران نەخوارەوە شەڕیان بێت. ئەوە یەکێکە لە کێشەکان کە بەداخەوە ئەم کێشەیە نەقل بۆ ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان، یعنی ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریکی گەورە لەسەر سەقامگیری یاخود پشێوی کۆمەڵایەتی دروستەکەن. مستەلاحێکی جوان بەکارهێنین جەنابەت لە بدایەتی بەرنامەکە تا ئێستا خاوکردنەوە، یعنی فعلا ئێمە پێویستمان بە جەوێکی کەشوهەوایەکی خاوکردنەوە هەیە و ئەو گرژەی کە میدیا و ڕاگەیاندن دروستی کردووە بە درێژایی ئەم چەند ساڵە، مەفروضە ئێمە ئەوەش تاقیکەینەوە ئایا ئەگەر میدیا بتوانێت جەوێک دروستکە کە ئایا فعلا سیاسیەکانیش نایەنێتە سەرخەت، ئەم ئایا هەرێمی کوردستان
بەرگەی ئەم هەموو قەیران و کێشە و گرفتانە ئەگرێ ینی هاوڵاتی ئێمە بەدەست بێ ئاوی بێکارەبایی نەبوونی خزمەتگوزاری نەبوونی موچە ئەم هەموو کێشە و قەیران و گرفتانەی هەیە کۆچی لاوان بۆ دەرەوە بەدەیان کێشە و گرفتی تر سەرباری ئەمە میدیا و ڕاگەاندن بێت کێشەکانی ئەوەتر قوڵتر کاتەوە بەڕاستی ئەمە ینی مەسات و کارەساتێکی گەورەیە مەفرۆز ئێمە هەمومان داوای ئەوە بکەین کە دەستگا میدیایەکان ڕاستە واقع نەقڵکە ڕاستە نابێ ئەمە چاواشە بکە نابێ وێنەیەکی ئەفسونایمان پیشان بابەت بەس خۆ ناش بێ ئەمەندە کەش و هەواکەمان لێ ئاڵۆز و نیگەران بکە کە هاوڵاتی تەواو بێ ئومێد بکە لێرەوە ئەچمەوە سەر ینی مۆزوعی ئەو ئیحساس و بەرپرسیارەتی کە لای هاوڵاتی یاخود لای میدیاکار دروستە بێ يعني مفروضة أو همو ميدياكاري وكشون الله يعني هويني كاري ميدياي من بيم واي بربرسياليتي يعني أجر بربرسياليتي نما لدزجاي ميديايا يتر أبيتها أجدها أبيتها كاري كي مترسيدار أبيتها خطري كي جورة بوصل كومالكا أما نكهر لا يهم الزربي ولا تانا جاخد لسر أم موضوع أكلته وكمفروضة ميدياكار بردوام حسي مسؤوليتي هبه يعني قلتوا متابعي كان على أسماني بناو بانكام كيكو بي بي سي وسي ان ان ودزجار رجعنا يعني إحساسك إلا مصطلحات أنا دستواجيان لبكريناني هندك جملة لبشان نداني هندك وينا لنقل ني هندي أحداثة يعني هناك هرشي هيتو نقلي كي هرشي هيتو باسي كي بو مفروض تورطشاو كي مراعاة كي يعني أجاد لي يعني شون باسي بالبرسالتي وأخلاقيات أكري بو بزيش لقل نخوشة تعاملك بو باريزر لقل كيس كانيا مفروض لما زياتر بو ميدياكار وروجنامونوس باز بكريكتو لقل ذهن ولقل أخلاقيات ولقل قيم ولقل بها لقل خلق تعاملك لقل مشاعر أنا تعاملك الهست وسوز أنا تعاملك ميديا كان خلق أجريني خلق بيأكلين يعني كي بشيء يدرسك أجربيه وببارك تريشة أويك جنابة إشارة بيك الموضوعي خاو كردنا مفروض ميديا كار ودزجا ميديا كان إيما إيش لسر خاو كردناوي أم بارك جرجب كان كلناو هريمي كردستان دروز بو إيما بديان وصدان كيشو قيران معناه هاد لبغداد وبيقرا هاد كيشي بوجوا هاد مشاكلی ترەوە دەستگا میدیاکان مەفروضە ئەگەر دەستگا میدیاکەش ئەم ئیحساسی نەبێ خودی میدیاکارەکە توانێت هەستەی هەبێ اینجا ئێستا شتێکی کە پێیا بووە ئەویش موضوعی هاوڵاتی ڕۆژنامەنووس ئەوەی کە ئێستا بۆتە ظاهرە و دیاردەیەکی تر کە لە میدیای نوێ خۆی ئەبینێتەوە بەمەعنا هاوڵاتی ئاسایش بۆتە ڕۆژنامە ئاسایی ئەوەی کە وڵاتێکی ئاساییە بەخۆی نازانێ بۆتە میدیاکار و بەخۆی نازانێ بۆتە دەستگای میدیایی یعنی لە میدیاکاریشەوە نەقڵ بۆ دەستگای میدیایی کە تۆ خاوەنی پەیجێک بوویت پەیجەکەت سەدان هەزار لایکی هەبوو خەڵکی زۆر متابعی کردی تۆ چیت دەستگای میدیایی مووی کاریگەری دروستەکەی ئەمە وا ئاکات ئێمە داوا بکەین لە هاوڵاتیانیش کاتێک کە تەعامل لەگەڵ سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ناکەن ئەویش بە هەستیاریەوە تەعامل بکەن یعنی ئیشی میدیایی هەم ئیشێکی گرنگە و هەم ئیشێکی مەترسیداریشە گرنگە بەمەعنا کاریگەری لەسەر ئەخلاقیات و ڕەفتار و هەڵسوکەوتی خەڵکەکە هەستیاریشە بەمەعنا تۆ بە ڤیدیۆیەک بە راپۆرتێک یعنی جارێکیان باسی ئەویان نەکرد کە لە هەرێمی کوردستانە ڕۆژنامەنووسێک ستونێکی نووسیوە بۆتە باعث و سەبەبی ئەوەی کە سنووری نێوان ئێران و هەرێمی کوردستان ماوەی نزیکی مانگێک دابخرێت بەهۆی ستونێکی ڕۆژنامەنووسیەوە جا بێنە بەرچاوی خۆت و ئەو ڤیدیۆانەی نەقڵیکەی شێری ئەەکەیت ئەو پۆستانەی بڵاوی ئەەکەیتەوە یعنی ئێستا هەندێک کەس پێیا بوون کە زۆر نامەسئولانە هەر لە خۆیەوە یعنی وا ئەزانە هیچ چاودێرێک نییە بەسەریەوە شت بڵاو ئەکاتەوە تەشیرەکە قسەی ناشرین و پۆستی زۆر نشیا و بڵاو ئەکاتەوە ئەمە بەڕاستی هەمووی لەسەر وەستانی ئەوێت چونکە ئەویش بەقەدەر دەستگا میدیای فەرمی و تەقلیدیەکە کاریگەری و زۆر باشە دکتۆر لەناو ڕاگەاندنیشدا ئەگەر بابەتێک هەیە کە جێگەی سەرنجی من ئەگەر وردیکەینەوە بریتێ لە نووسینی هەواڵە بە پەلەکان کەناڵەکانی ڕاگەاندن و زۆربیان پەلەی ئەوانە کە خۆیان سەبقی سەحەفیان هەبێت بەوەی کە هەر هەواڵێک هەبوو بە پەلە دابەزێت زۆربەی کات بینەر سەرنجی زیاتر لەسەر ئەو توڵبارە سوورەیە کە بەڕەنگێکی سوور لەسەر شاشەکە بە شێوەی جوڵاو دێت و دەڕوات ئەمە تا چەند کاریگەری لەسەر دەرونی خەڵک هەیە بەتایبەت کە دەبینین لە وڵاتێک داین کە هەم بە هەرێمی کوردستانە وەکو هەرێم هەموو وڵات کە لە عراقدا دەژین کەمترین هەواڵی موژدەبەخش و خۆشی بۆ هاوڵاتیان تێدا هەمووی بە پێچەوانەوەیە خۆی ئەوە دیاردەیەکی میدیایە لە دوای 11 سپتەمبەر و تقریبا دروست بوو سیێنێن یەکەم جار بەکارهێنا کە لە بەروی فریایی هەواڵەکان نایکەوت بە پەلە هەواڵەکانی دانا بەوەی هاوڵاتیان و ئێستش ئێمە لە عەسری سەردەمی سورعە و خێرایی هاژین خەڵک ڕەنگە مەجالی ئەوەی نەبێ بەرنامەیەک ببینە یاخود هەواڵێک سیرکە یاخود گوێ بگرێ بە خێرایی ئەو هەواڵە بینە شتێکی ئاسایی و تەبیعی و سروشتیە بەڵام
دیارە مبالغەکردن تیا پەرگیری تایە کارێکی خراپە و وای لێبێت هیچ بەهایەک بۆ هەواڵ بەپەلەکان نەمێنێ وای لێبێت تەنها بۆ منافەسە و سەبقی سەحەفی بەداخەوە ئێستا ئەو کێبڕکێ لێوان دەستگا میدیاکانە دروست بە وای کردووە کە ئەم پەلەکردنە لە هەواڵە واکات هەندێک جار دەستگا میدیاکان ئەکەونە هەڵەوە لە بڵاوکردنەوەی هەندێک هەواڵە یعنی دەستگا میدیایی معتەبەر و پرۆفیشنال ئەو دەستگا میدیایی کە پەلە نەکا با تۆ لەم هەواڵات تۆ سەبقێکی سەحەفیت نەبێ باشتر لەوەی سەبقی سەحەفی دەبێ و کارەساتە دروستکەی کێشەیەکی کۆمەڵایەتی دروستکەی کاریگەریەکی سەلبی و نەگاتیڤ لەسەر کۆمەڵگە دروستکەی ئەمە بەچی دروستە بێ ئەم حاڵەتە بەو وازع ئەخلاقی و ذاتی کە بۆ میدیاکار و دەستگا میدیایەکە دروستە بێ کە ئەگەر کتێبەکانی بابەتی بوون و مۆزوعێت لە بواری میدیا بخوێنیتەوە دەستگا میدیایەکانی ئێمە دەجار ئەوەستن اینجا هەواڵێک بڵاوەکەنەوە ولا ئەبێ هەموو لایەنەکان ببینی من جارێکیان لە ڕۆژنامە نووسێکم پرسی لە BBC ئیشیە کرد وتم وەزعت چۆنە لەگەڵ BBC وتی وەزعم زۆر خراپە زۆر بەناڕەحەت ئیشەکەم لەگەڵانە وتم وتی لەبەرەوەی زۆر درەنگ شتمان بڵاوەکەنەوە ئەڵێ لایەنەکەی کە دووەرگرتووە دڵنیای لە خەبەرەکە لە ئاژانسی دەنگ و باسە بڵاو بۆتەوە لە مەزدەرێکی کە دووەرگرتووە ئەمەندە پرسیار لێ ئەەکەن خۆم بێتاقەت و بێزارە بم لا ئێمە بەداخەوە هەندێک جار ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بوونەتە سەرچاوە بۆ دەستگا میدیایەکان بەمەعنا کەسێک ڕەنگە هەر ئەکاونتی خۆشی نەبێ ڕەنگە پەیجی خۆی نەبێ شتێک بڵاوەکرێتەوە بە ناوی ئەوەوە دەستگا میدیایەکی معەن سین سا دێ کاتە بە خەبەر و کێشەیەک لە نێوان دوو لایەنی سیاسیە دروستەکە چەندین شت ڕوویاوە لەم ماوەی پێشوا خەبەرێک بڵاو بووە بە ناوی کەسایەتیەکە لەسەر لایەنێکی سیاسی دیاریکراوە یعنی خەریب و کێشێکی لە نێوان دوو لایەنی سیاسیە دروست کە دوای کاکە هەی هاوار من نەپەیجم هەیە ئەکاون هەر بە ناوی منەوەنی ئەستە من شتی وام هەر نییە من هەر بەشداریم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەبەر ئەوە بەڕاستی ئەمەش یعنی دیسانەوە بە ئیحساس و هەستیارەتێکی زۆر بەهێز بۆ ئێمە دروست بکات کە پەلە نەکەین لە بڵاوکردنەوە زۆر باشە و ئازاین تەنها قازانجێکی کورت خایەن و معەن بۆ دەستگا میدیایەکەمان زۆر سپاس دکتۆر سادق دەگەڕێمەوە لای بەڕێستان و پرسیاری ئەوە دەکەم کە بەشێک لە دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان بەشێک لە دامەزراو و ئەساساتەکان لە هەرێمی کوردستان بەرپرسیارن لە بەردەم دەستگایەکی تری سەر و خۆیان دەکرێت بڵین کێ دەتوانێت لە پرسینەوە لە دەستگاکانی ڕاگەاندن کە یاخود ڕاگەاندن بەرامبەر بەکام دەسەڵات لە هەر وڵاتێکدا بەرپرسیارە لە کاتێکدا کە لادان بکە یاخود بابەتەکانی یاخود وتارەکانی یاخود پەیامەکانی بەزیان بشکێتەوە بۆ کۆمەڵانی خەڵک خۆ لە ڕاستیە ڕاگەاندن لە هەر وڵاتێک پێویستە بە یاساڕێک بخرێ ئەوەی کە لە سەرەتای بەرنامەکی خۆتەوە کە باست کرد مەسلەی دەسەڵاتی چوارەمی ڕاگەاندن کە ئەڵێن دەسەڵاتی چوارەمە لە پاڵ سێ دەسەڵاتەکەی تر دیارە و چەمکە چەمکێکە لەوانەیە هاوڵاتی یان بینەر وا بزانێت کە چەمکێکی نوێیە چونکە ئێستا زۆر بەکارهێنرێ بەڵام ئەو چەمکە لە ڕاستیا گەڕێتەوە بۆ ساڵی 1970 یعنی ئەو کاتێک کە 2 ساڵ دوای دەرچوونی ڕۆژنامەی تایمزی لەندەنی کە دەرچوو ڕۆڵ و کاریگەری بەرجەستە بۆ ئەو کاتە لە بەریتانیا ئەو چەمکە سەری هەڵا کە زیاد لە 200 ساڵ لەمەوبەرە بەڵام ئەو کاتە چەمکەکە ناوی پایەی چوارەم زیاتر باسی پایەی چوارەمی کۆمەڵگا کراواتە سێ پایتری هەبوو کۆمەڵگە پایەکیان دادوەری بوو پایەتیان یاسادانان بوو پایەکیان جێبەجێکردن و پایەی چوارەمیشیان پایە ڕاگەیاندن واتە هۆشیاریگانن بە تاکانی کۆمەڵگە من ئێستش بەڕاستی ئەو چەمکە وەکو چەمکی پایە زیاتر بەلامەوە گرنگە وەکو چونکە کاتێکڵێن یەکێکە لە پایە گرنگەکان ئایا ئێستا ئەگەر کۆمەڵگەی کوردی ئەو پایەی نەبێ واتە ڕاگەانی نەبێ شتێکی نییە شتێکی کەمە بەڵێ وایە چونکە ڕاگەاندن بمانێ نەمانەوێت کاریگەری لەسەر کۆمەڵگە هەیە ئەم لە سەرەتایی ڕاگەانەوە هەتا ئەمڕۆ بەپێی قۆناغە جیاوازەکان یاسای تایبەت بە ڕاگەاندن هەبووەوە هەندێک لەو یاسایانە یاسای داپڵۆسێنەر بوون وەکو لە نظامی سڵتەویە هەبووە یاکو لە سیستمی سۆشیالیستیە هەبووە و هەروەها هەندێکشیان زۆر کراوە بوون وەکو ئەوەی کە لە سیستمی لیبراڵیە هەبووە بەڵام دوای ئەو سێ جۆرە سیستەم و دەسەڵاتە بۆ ڕاگەان جۆرێکی تر لە ڕاگەاندن سەری هەڵا کە پێوترێ ڕاگەاندنی بەرپرسایەتی کۆمەڵایەتی یان لە کارکردنی ڕاگەاندن لە چوارچەوەی تیۆری بەرپرسایەتی کۆمەڵگەیە واتە ڕاگەاندن ئازاد نییە بە مەطلقی بەڵکو بەرپرسیارە بەرامبەر بە زۆرێک لە پرسە کۆمەڵایەتیەکان و ئەمە پێویستە بە یاساڕێک بخرێ لە هەموو وڵاتێکە بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتووەکان ئێستا تەنانەت بۆ ڕۆژنامەگەری ئەلکترۆنی یاسای تایبەتیان هەیە ئەگەر چی ڕۆژنامەگەری ئەلکترۆنی بەهۆی ئەو ئۆپشنە نوێیانەی کە هەیەی گۆڕانکاری خێرای بەسەرایە پێویستە بڕگەک و مادەکانی یاساکان زوو گۆڕانکاریان بەسەرا بێ و یاسان هەیە بۆ تەلەڤیزیۆنەکان بۆ ڕۆژنامە بۆ رادیۆ بۆ هەم بەڵام لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بمانەوێ یا کاری ڕۆژنامەگەری ڕێک بخەین
چاکترین شت ئێستا کە بە شێوەیەکی خێرابمانێ بێکەوەیە کە ئێمە بەڕاستی ئەنجومەنێکی باڵای ڕاگەانی سەر بەخۆمانە بێ کە ئەڵێم سەر بەخۆ ئەم ئەنجومەنە دوور بێ لە حیزب دوور بێ لە ئەجێندای حیزب لە کەسانی سربەخۆ میدیاکاری سربەخۆ یان ئەکادمی یان ئەوانەی کە لە ڕاستیە لە بەرژەوەندی گشتی باڵاکان بخەنە پێش هەموو بەرژەوەندیەکانی تر کە بتواندێ ئەگەر بمانەوە یاسا دەرکەین بۆ ڕۆژنامەگەری بیستراو یان بینراو یان سوۆشیال میدیا لەوانەیەکی کارێکی ماوەیەکی زۆری پێ بچێت کە کارێکی زۆر زەرورەوە پێشتریژێشی لەسەر کراوە پرۆژەی لەو جۆرەیەش هەیە بەڵام ئەکەوێتە چەند قۆناغێک لە خۆ ئەگرێ هەندێکیان هەندێک کەناڵی ڕاگەیاندن هەیە کە خۆی ئەخلاق و شەرەفێکی ڕۆژنامەگەری تایبەت بەخۆی هەیە تەنانەت خودی ڕۆژنامە نووسەکانیشی سانسۆری زیاتیان هەیە کە یەکێکە لە گرنگترین فلتەرەکان واتە ڕۆژناموسێک خۆی ئەخلاقیاتی ڕۆژنامەگەری شارەزایەوە لە چوارچەوەی ئەخلاقیاتی کاری ڕاگەن چالاکی میدیاکانی خۆن ئەنجامەیات و ئەوەی کە دژی کۆمەڵگە بێ بە هەموو ڕەهەندەکانیەوە لە چوارچەوەی هەموو ژانرەکانی ئەنجامی نادا. پاشان کەناڵەکان دامەزرا میدیاکانیان یاسای تایبەت بە خۆیان هەبێ یان یاسایەکی گشتگیر هەبێ لە بڵێن ژینگەی کارکردنی میدیا کە ئێمە لە هەرێمی کوردستانەوەی هەمانە بۆ نووسراوە بۆیە ئەگەر ئەوە نەبێ ئەو کاتە دەبێت دکتۆر سادق حەمەغەریب مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها بەڕێز دکتۆر یحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە میوان بوون بۆ بەرنامەی گفتوگۆی ئەم جارەمان زۆر سپاس. بینەر عزیز و خۆشەویستەکان ئەم بەرنامەی گفتوگۆ بە پایان هات تا دیدار و چاوپێکەوتنێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد بن.